کاتێک باز لە سێترین جۆرەکانی چا لە جیهاندا دەکرێت، دەبێت سەرەتا پیسایی ورچی پاندا بهێنینە بەرچاومان. نرخی کوپێک چا دەگاتە $200 و تێکەڵ کراوە بەو سوودانی کە لە پیسایی ورچی پاندادا هەیە. ئەگەر چاخۆریت و هەواداری ئەم خواردنەوە گەرمەی، پێویستە بزانیت کە چای سێر و هەمە چەشنە لە سەرانسەری جیهاندا هەیە و پێکاتەکانیان و شێوازی ئامادەکردنیان و سوودە تەندروستیەکانیان جیاوازە. ئەم خواردنەوە بەناوبانگە یارمەتی دەرا بۆ خۆپاراستن لە چەند نەخۆشیەک، لە ناویاندا نەخۆشیە درێژخایەنەکانی وەک نەخۆشیەکانی دڵ، بەرزی کۆلیسترۆڵ، تێکچوونی ئۆکسجین، هەروەها باشترکردنی کۆئەندامی هەرز، کەمکردنەوەی تێکچوونی گەدا، زیادکردنی تەرکیز لە ڕێگەی بەرزکردنەوەی کارکردنی مێشک، پاشان دابەزاندنی پەستانی خوێن، کەمکردنەوەی مەترسی جەڵدەی مێشک. کاتێک باز لە سێترین جۆری چا لە جیهاندا دەکرێت، یەکەم جۆر کە لە پێشەنگی لیستەکەدا دەبێت ئەو چایە کە لە خاکێکدا بەرهەمهێنراوە کە بە پیسایی ورچی پاندا ڕووپۆش کراوە، بە هۆکاری ئەوەی ئەو ورچە ڕووەکی بامبۆ دەخوات کە چەندین سوودی تەندروستی هەیە و تامێکی نایاب بە چا دەبەخشێت. ئەم جۆرە چایە لە ناوچە شاخاویەکانی چین دەچێنرێت، بە تێکەڵکردنی تۆنێک پیسایی پاندا لەگەڵ خاکەکەدا بەدەست دەهێنرێت کە دەوڵەمەند کراوە بەو سوودانەی کە لە پیسایی ئەم ئاژەڵەدا هەیە. نرخی یەک کوب چای پیسایی پاندا دەگاتە $200 لە کاتێکدا 50 گرامی بەنزیکەی $3500 دەفرۆشرێت. بەمەش چای پیسایی پاندا بە گرانترین جۆری چا لە جیهاندا دادەنرێت.